راپۆرتی کۆمیتەی نێونەتەوەیی ڕاستی دۆز و ڕسوایی جیهانی ڕژیمی ئیسلامی. شۆڕای مافەکانی مرۆڤی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی 22 نوامبری 2022 زاینی بەرامبەر بە 3 سەرماوەز 1401 تاوی سەبارەت بە ڕووداوەکانی شۆڕشی ژینە، کۆمیتەیەکی سربەخۆی نێونەتەوەیی ڕاستی دۆزی باندامەتی سێدا دووار پێکێنە. ئەو شۆڕایە کۆمەڵەگەرکی بۆ کۆمیتەکە دیاری کرد کە هەندێکیان بریتین لەم خاڵانەی خوارەوە. یەکەم، ئەنجامدانی لێکۆڵینەوەیەکی هەمەلایەنە و سربەخۆ سەبارەت بە حاڵەتە ڕاپۆرتراوەکانی پێشێلکاری مافەکانی مرۆڤ لە کۆماری ئیسلامی ئێراندا لە پەیوەندی لەگەڵ ئەو ناڕەزایەتیانەی کە لە ڕۆژی 25 گەلاوێژی ساڵی 1401 هەتاویەوە دەستی پێکردووە، بە تایبەت سەبارەت بە ژنان و منداڵان. دوو، کۆکردنەوە و هەماهەنگ و شیکردنەوەی بەڵگەودی کۆمنتەکانی پێشێلکاری مافی مرۆڤ و هەڵگرتن و پاراستنی ئەم بەڵگەودی کۆمنتانە. سێهەم، کارلێکردن لەگەڵ کەس و دامەزراوە پەیوەندیدارەکان لەوانە دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران، نووسینگەی کۆمیساریای باڵای مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان، هەواڵنێری تایبەتی بارودۆخی مافەکانی مرۆڤ لە کۆماری ئیسلامی ئێران، ناوەندەکانی پەیوەندیدار بە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و کۆمەڵگەی مەدەنی. جگە لەوە، شۆڕای مافەکانی مرۆڤ داوای لە کۆمیتەی ڕاستی دۆز کردووە کە راپۆرتێکی گشتگیر سەبارەت بە ئەنجامی لێکۆڵینەوەکانی پێشکەش بە شۆڕا بکات. لە جێبەجێکردنی ئەو ئەرکە پێشپێردراوەدا، کۆمیتەی ڕاستی دۆز بە شێوەیەکی پیشەیی و وێڕای پاراستنی سربەخۆیی بە دوواداچوون و لێکۆڵینەوەی وردی بۆ حاڵەتە راپۆرتراوەکانی پێشێلکاری مافەکانی مرۆڤ لە کۆماری ئیسلامی ئێران لە پەیوەند لەگەڵ ئاخێزی شۆڕژگێڕانەی ژن، ژیان، ئازادی، تاوانکاری لە دژی هەر کەسێک و بە تایبەتی بابەتەکانی پێشێلکاری لە دژی ژنان و منداڵان کرد. لە راپۆرتی سەرەتایی کۆمیتەی ڕاستی دۆز کە 8 مارس ڕۆژی جیهانی ژن پێشکەش بە شۆڕای مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان کرا، جاخت لەوە کراوەتەوە کە ئەوەی کۆماری ئیسلامی کردوێتی نمونەی جنایەتی دژ بە مرۆڤایەتیە. لەم راپۆرتەدا ئاماژە کراوە بە تاوانەکانی کوشتن، زیندانیکردن، ئەشکەنجەدان، دەستدرێژی و جۆرەکانی تری توند و تیژی جنسی، ئەزیەت و ئازار و لێپێچینەوە، ڕەفاندن و کۆمەڵێکردەوەی نامرۆڤانەی تر کە وەک بەشێک لە هێرشێکی بەربڵاو و ڕێکخراو لە دژی ژنان و کچان و کەسانی تر بەڕێوەچووە. لە راپۆرتەکەدا هاتووە کە کۆمیتەکە لەسەر بنەمای کۆی گشتی هەڵسوکەوتی بەرپرسانی دەوڵات لەوانە بەیانیە و لێدوانەکانی بەرپرسان گەیشتووەتا و دەرەنجامەی کە ئەو هەڵسوکەوتە تاوانکاریانە بە ئاراستەی بەرەو پێشبردنی سیاسەتەکانی دەوڵەت بووە. لەم راپۆرتەدا سەبارەت بە ژینای یان بەختکردو هاتووە بە پشتبەستن بە بەڵگە و شێوازەکانی تند و تیژی پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی سەبارەت بە سەپاندنی حیجابی ئیجباری بەسەر ژناندا. کۆمیتەکە دڵنیایە کە ژینا ئەمینی بەهۆی تند و تیژی جەستەییەوە گیانی لەدەستداوە. بەم پێیە دەوڵەت بەرپرسیارە لە ئاست گیان لە دەستانیدا. لەم راپۆرتەدا وێڕای ئاماژە بە ئەزیەت و ئازاری قەزایی و هەڕەشەکردن لە بنەماڵی خاتووەمینی بە مەبەستی ناچارکردنیان بە بێدەنگبوون و ڕێگریکردن لە بەدواداچوونی یاسایی هاتووە. هەندێک لە ئەندامانی بنەماڵەکەیان لەگەڵ دەستگیرکردنی سەرەڕوانە بەرەوڕووبوونەتەوە لە کاتێکدا کە پارێزەری ئەو بنەماڵەیە ساڵح نیکبەخت و 3 کەس لەو ڕۆژنامە نووسانەی کە راپۆرتیان لەسەر مەرگی خاتووەمینی بڵاو کردوێتەوە، واتە ئیلاهە محەممەدی، نیلوفەر حامدی و نازیلا معروفیان دەست بەسەر و لێپێچینەوەیان لەگەڵ کراو سزای زیندانیان بەسەردا سەپێنرا. لە راپۆرتەکەدا سەبارەت بە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژن، ژیان، ئازادی هاتووە کە ئەم بەزوتنەوەیە بەهۆی ڕێبەری ژنان و تازەلاوان، بەربڵاوی و بەردەوامبوون و سەرنجام کاردانەوەی پڕ لە تند و تیژی حکوومەتەوە بێوێنە بوو. تند و تیژیە کە شۆڕای مافەکانی مرۆڤی بەو ئاکامە گەیاند کە ئەم کۆمیتەیە دابمەزرێنێت. ئەو کۆمیتەیە هەروەها ڕایگەیاند کە لێکۆڵینەوەکانیان سەبارەت بە گیانلەدەستانی یارمیتا گراوەند. ئەو کچە تەمەن 16 ساڵانەی کە بەهۆی ڕەشاونەکردنی حیجابی ئیجباری ڕۆژی 9 ڕەزبەری ئەم ساڵ لە مترۆی تاران بەهۆی دەمەقاڵە و پاڵپێوەنانی لەلایەن مەئمورانی کۆنتڕۆڵی حیجابەوە لە ناو واگۆنی مترۆکەدا بێهۆش کەوت و دوای ماوەیەک لە نەخۆشخانە گیانی لەدەستدا هەروە بەردەوامە.
بە پێی ئەو راپۆرتە بەرپرسانی وڵات لە کردەوە گەلێکی هاوشێوەی دۆسیەکەی ژینا ئەمینی هەوڵیاندا کە هۆکار و هەلومەرج و چۆنیەتی گیان لە دەستانی ئاربین تا گراوەندیش بشارنەوە و ڕووداوەکە لێڵ و گوماناوی بکەن لەوانە بە دەستگیرکردن و سزادانی ئەو ڕۆژنامە نووسەی کە هەواڵی ئەم ڕووداوەیان بڵاو کردەوە. ئەم کۆمیتەیە هەروەها لە راپۆرتەکەیدا باسی لەو شەپۆ لە ژەهرایی بوونەش کردووە کە ساڵی ڕابردوو بەسەر خوێندکارانی کەس لە ئێراندا هات. کۆمیتەی ڕاستی دۆزی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان هەروەها نووسیوێتی کە زیاتر لە 100 ڕۆژنامە نووس و میدیاکاری دیکە لە ناوخۆی ئێران دەست بەسەر کراون یان لێپێچینەوەی قەزاییان لەگەڵدا کراوە. لەم راپۆرتەدا هاتووە کە لە کاتی ناڕەزایەتیەکاندا 31 ڕۆژنامە نووسی ژن دەست بەسەر کراون. لە بەشێکی دیکەی راپۆرتەکەدا بارودۆخی نەتەوەکان و کەمینە ئاینیەکان لە بەستێنی ناڕەزایەتیەکاندا تاوتوێ کراوە و فەزای دیجیتاڵیش لە سەردەمی ناڕەزایەتیەکاندا شیکراوەتەوە. راپۆرتی کۆمیتەی نەتەوەی ڕاستی دۆز سەبارەت بە کۆماری ئیسلامی لە هەلومەرجێکدا لە ڕۆژی جیهانی ژندا بڵاوکراوەتەوە کە ڕژیم لە ژێرزەبری درێژەی شۆڕشی ژینادا لە بوارە جۆراوجۆرەکانی خەباتی کۆمەڵایەتی و سیاسی لە ئێران و قوڵبوونەوەی قەیران و ناکۆکیە ناوخۆیەکانیدا لە هەموو کاتێک لاوااستر بووە. ئەم ڕژیمە لە بواری نێودەوڵەتیشدا لە هەموو کاتێک زیاتر ڕسوا بووە. راپۆرتی کۆمیتەی ڕاستی دۆز کە بابەتەکانی بەڕادەیەکی بەرچاو لەلایەن هێزە شۆڕژگێڕەکانەوە نووسرا و بڵاو کراوەتەوە ڕنگدانەوەیەکە لەو ڕسواییە جیهانی و نەفرەت و بێزاریەی کە بە پانتایی جیهان لە دژی ئەم ڕژیمە لە ئارادایە.